ئەو هێزەی لە پشت دروستبوونی هەموو کەونە لە جوانترین بوونەوەرەکانی گۆی زەوی مرۆڤایەتی پێشەنگ کردووە. ناداتپەروەری مرۆڤە بەرامبەر خودی خۆی و بەرامبەر یەکدی کە نەیتوانیوە ئەو جوانیە مەزن و پیرۆزیە یێزدان وەک خۆی بهێڵێتەوە. تۆزۆ جوانی ئاسمەی وروسووری ئەوەی هێشتا لە پیرۆزی و جوانیەکانی دروستکاری ئەم کەونە پارێزراوە، ئەو مرۆڤگەلەن پێیان دەوترێ داون سیندرۆم. ئەو ماڵەی یەکێکی لە مەتیان پێ بەرەکەت ئەبارێت. کە چەند جالەی تووڕەبی هەر ئەو دەقەیە. داون سیندرۆم شێوازی ڕوخساریان لە هەموو دنیا وەکیەکە، هەڵبەت بۆ ئەوەی بە پاکی و دوور لە ململانیەکانی مرۆڤ بمێننەوە. ئەوان هیچ کێشەیەکی دەرونی و جەستەیی و دەربڕینیشیان نییە، بە پێچەوانەوە پڕ بەهای خۆشەویستین، ئامێزێکی متمانەیان بۆ بکەرەوە، دوو هێندە خۆشەویستیت پێدەبەخشن. وأنا خود عقيب كره شو قلت له أنا هيك فيني حمش تجابه شو قلت سوسي لك أيوة يعني سكاني خوي سوسر باشا أنا حولي ساعتي جبا حرف سبكة هر واحد يمكن هر نمارة وأنا زيادة محاولة كنا قال ياو هاري باشتري قلابني مینا هەر کە بوو لە دایک دوای 3 ڕۆژ من زانیم، بەڵام باوکی پێش وەخت پێیانوت بوو. سەرەتا بەلای هەموو خێزانێکا قورسە، بەڵام سوپاس بۆخوا کە ئەمەی پێبەخشیوی. لە تەمەنی 3 ساڵیە بردم بۆ سنتەری نێرگس، دەستخۆشیان لێ یەکەم هەفتەی ڕۆژێکەمان بر هاوکارێکی تەواویان کردم. چیان پێکرد من لە ماڵەوە پێمەکرد ئەمهێناش ئەو چالاکیانە کە پێیانەکە من لە ماڵە بە میناگیان مەکرد. مناڵەکەی من ئەبووە بچواتە باخچە، لە باخچە وەرنەگیرا، ڕێکخراوی مناڵ پارێز وتیان تۆ بڕۆ بۆ ماڵەوە، ئێمە یەن سەردانی ماڵەوە تانەکەی زای مینا نانێرینە باخچەیەک. میناگیان یاریزانێکی باسکەیە، زۆر جوانیاریەکە. مینا خۆشە ژیما کێ ڕاستە و پێەکە دکتۆر ڕزگار زۆر هاوکارێتی، هەفتەی ڕۆژێ مانگی 2 جار ئەیبەم بۆ مەسبەح بۆ مەلەکردن ڕاهێنان دەگەڵاکەم. دیلان تەمەنی 27 ساڵە، ساڵی 1990 دایک بوو. لە تەمەنی 6 مانگیا تووشی حاڵەتێک بوو کە برمانە لای دکتۆر بە گەشتکەی مناڵان دایاننا. ئێمە هەتا 3 ساڵ هەر دیپاچینمان نایە، بەڵام بەداخەوە لە دوای ئەوە نەیەتوانی قسە بکە، زۆر بە درەنگیش پێی گرت.
ئەو کاتەش کەس نێزانی حاڵەتەکە چییە، کەس نێزانی ئۆتیزم چیە، هەنگێک پیانەوتین بیرکۆڵ، هەنگێک پیانەوتین گەشەی مێشکی دواکەوتووە، ئەلەم جۆرەشتانیان پێوتین، دکتۆرەکانیش بەڕاستینیان نەزانی ئۆتیزم چییە. لەو کاتەوە من دیلان هەمیشە بە بەردەوامی لەگەڵ خۆما بووە. دایکی داوامی دایرەی کردووە، دیلان لای من بووە. چوبێتمە هەر شوێنێک بۆ مناسەبات، یعنی لەوانەیە پێتان سیر بێ بڵێم کە بردوومە بۆ تەعزێش. لە تەعزێش بردوومە، بەڵام بەداخەوە نەماتوانێت زۆر لە تەعزیەکە دانیشتین، لەبەرەوەی مەلاکە کە قورعانی خوێن، ئەمی قورعانەکەی وتەوە وەکو خۆی. ئەوان پڕن لە بەهرە و هێز و توانای شاراوە کە بە خەیاڵی هیچ جەستە ساغەیەکدا نەهاتووە. دەستیان بگرە بۆ هەنگاوی سەرکەوتن، خێراتر ڕێگە دەگرنە بەر و هەنگاوەکانیان چاوەڕوان نەکراوە. من خۆم ئیشی دەستی یەکەم دەست بەکار بووم بە دەستپێکردنی شۆر ئیشەکانی من حرفەوە من نابیرەوە بوو دەستم پێکرد بۆ شەشی سەرەتایی بووم. ئەوسا من چوومە بێمانکەی هاناوانە بۆ فێربوونی ئیشی دەستی نەدوای بێمانکەی هاناوانە چوومە ئیشی دەستیەوانێ بیرەکە فکرەی پێمانکاکە بوو لەوێ فێری بووم. لە بێ شاسیتەکەم ئێنا بەردەکەم ئێنا لە بەش ئایرمەکی دێم ئیجا بەردەکە دانەدانەداین ئەنێم حرفەکان فکری خۆم بۆوانەی تر وەردە فکرم لێکردوانێ و ئەم شۆریشانە بکەم و داهەدەکەمە بێ بتوانم ئەم شۆریشانی من ئەرزام بکەم و نەفی فستیڤالەکان و شارەکەکان و مناسەبەکانە بتوانم تا لەسەرشانی خۆدا هەستاوی توانی لەسەر توانای خۆ ئەو هاوکاریت ئەگرێ منیش نێرە بتوانم هەوڵی ساتر بگرێ و لە هەموو شاراکی و مناسەبەکان نابم. شەهرام لەی 2010 لەدایک بووە، دواکەوتنی ژیری هەیە، شاڵاویش 2013 دایک بووە، حاڵەتی ئۆتیزمی لەگەڵایە. طبعا شەهرام هەتاکو تەمەنی 5 ساڵیش مناڵێکی ئاسایی بوو، بەڵام لە قوتابخانە کە چۆ قوتابخانە دانیشتنی نەبوو، وەکو مناڵەکانی تردا نەئەنیشت. ئەنجا سەیرم کرد وردە تەمەنی 7 ساڵ بۆ 8 ساڵە بوو سەیرەکەین، ئەوەی لە ناخیایەتی لەسەر وێنە ئەیکێشا. بۆم دەرکەوت کە شەهرام ڕاستە لە قوتابخانە دواکەوتنی هەیە و تێکەڵ نابێت لەگەڵ مناڵەکانە، بەڵام بەهرەیەکی هونەری هەیە کە هیچ وێنە کێشانە. ئێتر ئێستا لەخوا بەزیابێت دەرچۆ بۆ پۆلی 6 سەرەتایی مامۆسای تایبەتی هەیە، پەروەردەی تایبەتە شەهرام لە ماڵی شەوانێتر سەرقاڵە ئەچێ بۆ وەرزش و وێنەکانی ئەکێشێ و چەندین جاریش لە مۆڵەکان لە شوێنە گشتەکانە لە ئیڤنتەکانە بەشداری کردووە. شەهرام ماڵێکی ئاقڵە بەگوێم ئەکات وەکو هاوڕێوان پێکەوە وەها شاڵەیش کاتم بۆ تەرخان کردووە، ئەنی ڕۆژانە ئێمە دوای ئیشوکاری ماڵ و وەکو ئافرەتێک ئەچمە ئەو شوێنانەیە کە پێویست بە مناڵەکەم دڵی پێخۆشە، تێکەڵ ئەو شوێنانەیە ئەەکەم کە بە کەڵکی ئەوان بێن، لەگە ئەوانە بگونجێن، لەگە بی ئەمانە بگونجێن. والله من و بەختەوەر وەکو ڕفیقماندی هاتووە لە ماڵا زۆر خۆشە، یعنی ئەگە سەعاتێک لە ماڵە نەبێ من زۆر بیریەکەم. دائیمەن حەزەکا بەیانی کە هەڵەستێ لە خەوزاری ئەڵێ ئێوارە چیمان هەیە نیۆڕە چیمان هەیە، ئەوەی هەیە زۆر حەزی لە خواردنی خۆشە. دائیمەن حەزەکا ماڵمان میوانی تیا بیام چین بە میوانی زۆر حەزی لە میوانە. ئیتەوە خوشک و براکانی زۆر تایبەتن لە لای زۆریان خۆشەوێ دایمە دڵیانە لایەتی. بەختەوەرگیان تۆ زۆر حەزەکەی کە خوشکەکانی بێ بۆ ماڵمان یان شاران بێت، تۆ خۆش نەبراکەوە بێ بۆ ماڵت کە حەزەکەی ئەوان بێن بۆ ماڵمان دڵخۆش نیت
با زۆر دڵخۆشی وایە تۆزە دووخۆشم هەرە وەڵا هەر بەعام بۆ هەموو خزمەکانی ژوایوانە وڵا پێم بێن وەرە هەیە و کچەکان و بێن بۆ ماڵێ من هەرە وەڵای پورە فێری ئەوان پورە ڕواری هەمووی حەز ناکەی بێن بۆ ماڵمان با ئەی چۆن ئەمە خۆشمانەوێ زۆر تێکەڵە لە لای نەنکی و حەزە کاپچێ بۆ لای نەنکی و باپیرم و باپیرەی و هەمووی خۆشەویستن لە لای خوشە بیا زۆر تایبەتە ئەمنە دڵ و دەرونی پاکە زۆر هەکە چەند جالێت و ڕەبی هەر ئەو دەقەیە حەز بنین جۆ بەرسە بەشنە کویلەکە دادا ڕۆبی وڵاتە ئەوروپیەیە زۆر خۆشە حەزم بریانیە بیانی گۆشت بکوشتۆ زۆزۆ لیمۆ و قاڵق مینا ئەتوانم بڵێم لە ڕێکخراوی ژیمایە وەکو میوەیەکی شیرین وایە کچێکی زۆر شیرینە زۆر بێوەیە زۆر بێکێشەیە هەموو ئلتیزامێکی مینا لای ئێمە بە هەند ڕادەگیرێت چکە خاوەن پێداویستی تایبەت ڕەنبێکم زۆر گران بێ بۆ ئەو بتوانێت لە پرۆسێسێکی بەردەوامی ڕێکخراوی وەکو ڕێکخراوی ژیما کە ئێمە ئەم هەموو ئامانج و ئەم هەموو ئەنجام و ئەم هەموو ئاستە باشەمان هەیە بتوانێت پابند بێ پێوێ ئەو تایزە پابندە گرنگە کە ئەتوانێت لەگەڵ دایک و باشەوە بەردەوام بێت جاروبار خۆشێت زێتەوە جاروبار فێڵشمان لێکات چپسی شەخواڵە چپس خواردم بەڵام مینا کۆمەڵی یاسای ژیما جێبەجێ کردووە گۆڕانکاری زۆر گەورە لە ژیانی مینای ڕوویاوە بەهۆی ئەوەی کۆمەڵی یاسای وەکو شیر خواردن و میوە خواردن و یارمەتیانی دایک و باوک و تەنانەت ژینگە پارێزیشی کردووە زۆر گرنگە کە مینا توانێتی دار بڕوێنێ گوڵ بڕوێنێ لە کاتێکا کە ئێمەی خاوەن سەحەتێکی باش تەندروستێکی باش ناتوانین زۆرجار دارێ بڕوێن گوڵێ بڕوێن بگرلانەیە لقێکیش بشکەینەوە مینا لەو کاتانەیە کە ئێمە ژینگە خراپەکەین ئەوە چێ دارە ڕوێنێ لەو کاتانەیە کە کۆمەڵێک کچ بوارەکانی سۆشیال میدیا بە خراپی بەکارێنن کۆمەڵی پەیوەندی خراپیانەیە سێرەکەی مینا دێت پەیوەندێکی بەهێزی عاتیفی سۆزداری لەگەڵ کچەکانی ژیمای دروستەکە منیان خۆشەوێ تەنانەت زۆر جا بە تۆپەکە شۆڕوا هەڵەیە بۆ گۆڵەکە گۆڵەکەشی بۆ حسابەکەین ئەتوانم بڵێم مینایەکێکە لەو داونانەی کە زۆر تایبەتە ئەلبەتەوە ئەگەڕێتەوە بۆ دایک و باوکی پەروەردەیەکی زۆر جوانیان کردو من هیوادارم چەند مینایشکە لە کوردستانە هەبێ سەبارەت بە ئاستی هونەری مینا ئاستی مەحدودە سنووردارە تۆ ناتوانێت کوڕاهێنەرێک بێنیتە ناو پرۆسێسێکی تەواوە کە تەمرین بکە خۆی حاضر کە خۆی ئامادەکا بۆ یارەکان بەشداری پاڵانتەکان کە هەمان ئاستی هەبێ کاریکەرێکی کچیتر هەیەی بەڵام لەگەڵەوەشا بەشداری هەموو پاڵانتەکانەکە مینا پاسپۆرتی مەفتوحی پێەیە ئەتوانێت بەشداری هەموو بتوڵەکان بکە ئەتوانێت هەموو کات بێت زۆر جارێتەوە بە تەمرینی زیاد لەبەروی قەڵەوە بێت زۆر جار نەسیحەتی کچەکانیشەکە ئاگام لێ ڕایەنە کێشێ و یاریان لەگەڵاکە ئەوە نەدەڵێم مینا شتێکی جوانی ڕێکخراوی ژیمایە لە ناو ژیمایە توانێت یەکو گوڵێکی جوان خۆی بکاتەوە بۆنێکی زۆر خۆش بە هەر کاتێت بەخێر بێ ئەگەر نەشاد ئێمە قوبوڵ نەبوو ئێمە داوای لێبوردنی لێک ئێمە خێزانێکی ئۆتیسمیکی لەسەر کۆمەڵگایکی ئۆتیسمیان کرد بەڵام ئەو کوڕە ئەم تەعەزیە شتێ بکە خۆی عانەخێنێ مۆسیقایان کردووە لەسەر چی بووە لەسەر چی وتووە من بەڕاستی مامۆستامی یا لەو کاتێ 10 ساڵیا قسەی کرد ئەوەی کە ئێستا جۆتان لێبوو تەبعەنەوە ئەو قسانەیە کە ئێمە ڕۆژانەیەکەین کە گوێی لێ ئەبێت لە ماڵەوە کە قساکەین گوێی لێ ئەبێ یا کە ئەچینە شوێنێک شتێکە بیستێ یا شتێکە بینێ ئەو قسانە دووبارە ئاکاتەوە یعنی ئێستا مەبەستی لێرە ئەگەر ئاگادار من باسی کاکسابیری کرد بۆ دەبێت کاکسابیر زۆرترین بەرکەوتەی لەگەڵا هەبوو مامۆستامیدیا زۆرترین بەرکەوتەی لەگەڵا هەبووە باسی ئەو شتاناکە ئەو حەدەساناکە کە ئەیبینێ و کە ئەیبیستێ ئەم شتانە ئاجێڕێتەوانێ ینی ئەمەش بەڕاستی بۆ خۆی بۆ من شتێکی دڵخۆشکەرە چونکە تێکەڵ بە خەڵک بووە لایەنە کۆمەڵایەتیەکەی و زۆر باشە یعنی ئەوەی کە منیش هەستی پێەکەم لە بازارڕ بەڕاستی ڕێزێکی تایبەتی هەیە بە دیلان یعنی جاری وا هەیە خۆم سوچە مەشغوڵە من بە شتێکەوە کەسێکی کە هاواری لەکات دیلان بۆی نەڕوات.
ساڵێک منە سەنجەری داوەستیرۆم بووم لەوێ مامۆستا بووم لای ماوسێرۆخان لەو حاڵەتی داوەستیروم و خاڵی داویستی بووم لەوێ بووم من ئەوەختە ئیدەر بەرە ئۆتیسمەکان کەمەدامەکان وردەوە دەیدەرەوە مناڵانە فەرقیانە یانی فەرق و جیاوازیانە ئەوان لەمانەیە لێرە هاوکاریان بگرن کۆمەڵگا شاو هەم لەناو ئەوانێک دیریشە لەلای کاروباری کۆمەڵەتیوانە بتوانن حاڵی ساتیریان بۆ بن و ئەو دایک و باوکێتە بتوانە هاوکاریان بن دە بتوانە مناڵانە ینی پێویستی بەوەیە دە هاوکاریان بکرێن دایکم و باوکم و خوشکەکانم ینی سۆر هاوکاری مەکەن سۆر یارمەتیمێن سۆر باڵبشتی منەکەن ینی سۆر باشنە بەرمادی منەوانەیە سۆر ئەو خێزانانە ئەو خوشکەکانم ینی خوشکەکانم دایکم و باوکم و مامۆسەکانە سۆر هاوکاریان کردیم سۆر یارمەتیان یاوم ئەوان هاوکاری مناکرد و دەتوانیم دەست بەکار بم. دنیا لە لای ئەمان زۆر جوانە وەکو ئێمە نییە ئێمە شتەکان بەڕاستی نبینین خۆمان ئەتیبارەخینە سەری ئەمە وایە بەڵام ئەمان بە واقعی شتەکە بە جوانی ئەبینین خۆشەویستیان هەیە بۆ هەموو کەسێک ئەو ماڵەی یەکێکی لەمەتیا بێ بەرەکەت ئەبارێ بۆی ئێستا بە تایبەتی کاتی مڕاهقێتی مناڵی ئاسایی کە مڕاهقە بێ زۆر زەحمەتە بۆ دایک و باوک اینجا وەرە ئەمانە کە مڕاهقە بن شتەکان قورسترە بێ هەیە تەمەنی ئەگاتە 22 ساڵ 23 ساڵ هێشتا هەر مڕاهقە اینجا وەرە ئەمانە کەی لێ ئەبنەوە لە مڕاهقێکە ئەگەر ئەمان بە مناڵی ئاسایی بەجارێ شتێکی تێبگەێنی چکە فسیۆلۆجی حەقی نییە بەسەرەوە ئەمە چ جۆرێکە داونە ئۆتیزمە ئینسانی خاوەن پێداویستی تایبەتە هەرچێکە مناڵێکی ئاساییە ئەبێ بۆ معاناتە بۆ وینە بڕوە ئەو بارودۆخە بێت تێپەڕێنێ یعنی ئێستا حالیان میناگیان مڕاهقە هەیە تا ئێستا شەرمەکات مناڵەکەی باتە دەرەوە خزمکە سوکار بیبینێ بەڵام من لێرەوە ئەڵێم لە خەڵکی ئەم کوردستانە لە دایکان و باوکان کە مناڵێکی وا جوانیان هەیە بەڕێزەوە سەیریکان ئەگەر دایک و باوک بەڕێزەوە سەیری مناڵەکانیان کەن بە تەئکید دەور و پشتەکەش بەڕێزەوە سەیرەکەن گۆرانیەکمان بڵە گۆرانی و قورعانیش زۆر بە باشیە زانێ ئەمەش بەهۆی چیەوە فێر بوو هەمووی بەهۆی ڕادیۆیەکەوە فێر بوو یعنی لە ملاڵی و تقریبان لە تەمەنی 10 ساڵیەوە هۆگری ئەو ڕادیۆیە بووە چەند جار شکاوە ڕادیۆکەی شوێن ڕادیۆترمان بۆ کڕیوەتەوە لە ڕەنگەی شتر بۆمان کڕیوە نەیویستووە ئللا ئەو ڕەنگەی خۆی نەبێ یعنی ساگەر ڕادیۆکەی لە عێراقا نەبێنێمە قوڕی چۆکەین بەسەر خۆمان نازانم ئەبێ بچین لە شەریکەکە بۆی بێنینەوە ڕادیۆ بەس کێشەی ئەومانەیە ئەو خۆی گرتۆ بۆ عەلاگەیەوە ئیتر لەسەر جادە بێ لە ماڵەوە بێ لە شوێنێک بێ و عەلاگەی بۆ پیا بکەین و بیگرێ بەدەستێ لە توپەتی کا هەڵیا بە ئاسمانە ئەومان هەیە اینجا ئەوە ئەم گۆرانی ئەڵێن بەیەکەوە دیران باشە نانە بەیەکەوە ئێڵێن کوەنجارێ هەستەڤایانە دەی وەختی ترێنیە کاکە وەرە دەی باشە گۆرانێکی هین بڵێ دەی نایڵێت یەکێک لە تابلۆکانی شەهرامگیان چیرۆکێکە ئەوێبی کاتە ناملکەیە ئیشاڵڵە بۆ ئایندا اینجا کاکە شارەم خۆی بە باسی چیرۆکەکەی بکە کورتەیەکی هەمووشی باز نەکە لەبێ مناو شەهرامە مەبتەمە وێنێکی بێن فێن کێشەم بۆت ماڵەکان چونکە با نەبە لە ماڵەکە تااقەت پێ شتانە بێنە ئەگەڵ فێن ڕفێقەن فێنەکە ئۆتیزمە خۆ ئەمشاکە بێن یامەتی ئەوەیە
بیرێتێتەوە بێن ئەچێتە قاوەخانەیەک لە ئەسنای قاوەخانەکە شەڕەکە دوای شەڕکردنەکە سەگێک و قرشێک بە ناوی هالی و چاپلن ئەبنە هاوڕێ لکە ئەبنە هاوڕی لەسەری ئەکەنەوانێ ئەم هاوڕێنە ئاهەنگی ئەیگیرن دوای ئاهەنگەکە بڕیاریان بچن بۆ گەشتێک ئەچون بۆ سەفەر لە ئەسنای گەشتەکانە مناڵێک ئەبینن زۆر دوورە پەرێزە و خەڵکانێکی زۆر گاڵتەی پێەکەن سیرەکان ناڵێکە ئەگری کاتێ بێن ئەچێتە لایەوانێ و پرسەری لەکە ئەڵێ من ناڵێکی خانپێدەسی تایبەتم هیچ کەسە لە هاوڕەکانم هاوڕێتیم ناکەن لەبەرەوە بێن دەستی فێن ئەگرێت و ئەیباتەوە بۆ ماڵەوە تەعاروف لەگەڵ باکودایکی ئەکا و دوای ئەوە هەرسێ هاوڕەکە ئێنەوە بۆ ماڵە بیرەکەنەوە چی شتێ بکەن کە فێن دڵخۆشکەن بۆ بانێکی هەڵەسن هەرێکە و دیارێکی جۆن ئەهێنن بۆ فێن دوای ئەوە بێن حەزەکە زیاتر خزمەتی بێن فێن کات و دڵخۆشیکە ئیجازە لە باکودایکی ئەگرن ئەیبن بۆ گەشت لە ئەسنای گەشتەکانە سیرەکەن فێن خاوەن بەهرەیە کە ئەوی شوێنە کێشێکی گەورەیە لەبەر ئەوە هەڵەسن بە سوپرایزکردنی بەوەی کە پێشەنگایەکی گەورەی بۆ ئەکەنەوە و فێنیش بە جیهان ئەناسێنن بالخمسة عمياني بالبحر لا تبالي سفري جاشيو ما لا تقولنا بود الله عميان بانا كمبو مريمة حەزمان دڵێ لە میوانە واه شەهرام بێ بۆ ماڵی ئێمە يس فاریە هێنێ زریان لەوێ تخويا ئەرە وەڵا جاجبيا ئەرە وەڵا داويرة ئەبریانی دروزەکە بوو بونيش دباس هیچیان لە مرۆڤایەتی ناوێ تەنها خۆشەویستیان پێ ببەخشن و ڕێز لە بوونیان بگرن وەک ئەوەی هەن ئەوانن مرۆڤ و بەهای مرۆڤایەتی پاکترین بوونەوەرەکانی ئەم وجودان ئیدی بۆ ئەبێ خاوەن پێداویستی تایبەت بن کە خۆیان پەڕن لە پێویستی بوون کاڵی داون لە هەموو عالەمان ناسرێتەوە بەڵام ئێمە لێرە ئەبێ بڵێن مەغۆل بۆڵێن مەغۆل داون سیندرۆم یعنی وشەیەکی عالەمیە یعنی ئێمە بۆچی مەغۆل بەکاربێنین مەغۆل نە کوردیە نە عەرەبیە نە فارسیە نە تورکیە کەس نازانێت مەغۆلەکان خۆیان چوش لە ئومەمی متحیدە شکاتیان کرد وتیان بەو مناڵانەڵێن مەغۆل ئێمە چیمانە پێمانەڵێن مەغۆل لە ئومەمی متحیدە ناوەکەی گۆڕاکرا بە داون سیندرۆم یعنی هیوادارم کۆمەڵگا زۆر وشیار بێت زۆر و باشی لێمان تێبگا و دوا قسەم ئەوەیە حکومەتی هەرێمی کوردستان زۆر بەجددی بێتە سەرخەت و زۆر بەجددی یاساکانی خۆی جێبەجێ بکات یاسای مافی امتیازاتی خاوەن پێداویستی تایبەت کە ئەوە بووە 12 ساڵە جێبەجێ نەکراوە ئەمان واقعن زۆر ڕازگۆن هەرگیز درۆ ناکەن یعنی جوانترین مرۆڤ هەبێت لە دنیاە ئەمانە لە ئەو ئەمەشکارە نەمنەوە بۆ ئەوە بێدایکان باوکان ئازیزان نێرۆلێزان داوا ئەەکەم دابووباری ئەشتی ئەلکترۆنیان نێنە دەست بۆ ئەو حاڵەتانە یەکەمیان بۆ ئەو حاڵەتانە دووشی سمانگیریەکە سەز و خراپە لێ داواگەم هەم کۆڤیدەران بوو باید برزە زوێنی داوا ئەەکەم هاوکاریان بەکرێەوە دا بدوان هەوڵی سازە بەنەگەڵیانە.